بەڕێزان کاتێک کە تۆ ئەتەوێ زانیاریەک لە لاشعورتا بچەسپێ ماوەیە بە جددی خەریکی ئەبی دوایی ماوەیەک برێکێک فرسەتێک پشوویەکی تیا دروستکە ئەمە بەو واتایە نا تۆ ئێستا خەریکی عەرەبی بڵێ بام دەڕۆژێک خەریکی عەرەبی نەبم نا بۆ نمونە تۆ خەریکی زانستی سەرفی ئەو ماوەیە زۆر زۆر بەجددی تەماشای کتێبەکانی سەرف بکە گوێ لە ڤیدیۆ بگرە هەندێ ئەوزانەکان وەزنەکان لەبەرکە بەجددی خەریک بە پاشان تۆ ئەتوانی بە عەرەبی قسەیەک بخوێنیتەوە ڕۆمانێک بخوێنیتەوە کتێبی تر بخوێنیتەوە ئەتوانی بچی خەریکی بوارێکی تربی یعنی دابڕانەکە لە خودی ئەو عیلما ئەڵێم نەک لە هەموو زمانەکە بۆ نمونە تۆ بۆ ماوەی دووسێ ماڵ خەریکی بابەتێکی فکریە بی دوایی بەناوەن دووسێ ماڵ تۆزە زیاتر 5-6 مانگێک دوایی ماوەیە دا ببڕێ ئەو دابڕانە وا ئەکا ئەو شتانی پێشوو لە لاشعور تا بچەسپێ وەکو چۆن تۆ هاوارەکەی لە شاخێ دوای تۆزێ دەنگەکە لەو سەرەوەیەتەوە ئەبێ بوەستی تا دەنگەکەی خۆت گوێ لێ بێتەوە لاشعوریش کە تۆ شتەکانی بۆ ئەنێری ئەبێ فرسەتی بیتێ ماوەیەک بەسەریا بڕوە بەڕێزان ئەمە و کوچی وایە ئەمە برادێک ئەم ڕۆپۆستێکی کرده بۆ بینیم نووسی بووی بەعزە جار هەلەمەکە ئەگەر درەختەکە شکەی بەژێر ئاوە ئەو هەر ئەبێ بگاتە وەرزی بەرگرتن اینجا ئەتوانێ میوە بابەتەوە ئەوە نییە بڵێ وەڵا بۆ نمونە هەنارە بۆ ئەوەی هەناری زۆرتر بگرێ با بەردەوام هەموو دەقێ ئاوی بە هەندێشت کاتی خۆی هەیە ئەمە لەلایەکی تر هەنێشت ئەبێ پێ بگە بۆ نمونە تۆ سرکە دروستەکەی باشە شوشەیەکە هێنی سێوی تێەکەی کەمێک هەنگوین و یان شەکر و کەمێ سرکەی تێەکەی سەری ئەگری دای ئەنەی بۆ ماوەی 4 هەفتە تۆ ناکرێ بڵێ وەڵا بە ئاگر بخەمە ژێری گەرم بێ با لەبری ئەوەی بە 4 هەفتە بێ بەسرکە با بە 2 هەفتە بێ بەسرکە با بە 10 ڕۆژ بێ بەسرکە شتی وان نییە بوون بە سرکە تەفاعولێکی کیمیاییە وردە ئەبێ لە ماوەی ئەو 4 هەفتە ببێ علمیش کە ئەچێتە ناو مێشکی ئێمە هەنێک کەس دایمە هەڵپەیەتی هەلەیەتی معجەبە بێ بە زانایەک تازە دوو کتێبی خوێندوێتەوە ئیتر وا ئەزانە لەو عالمتر نییە ئیتر هەر قسەیەکەکە ئەڵێ فڵان کەس وای ئەڵێ فڵان کەس وا ئەڵێ سیرەکەی ئەمە کرچ و کاڵیە بەڕێزم ها مەسەرەن گوێگری لە کەسێک زوو ئەڵێ فڵان کەس وا ئەڵێ ئەمە کرچ و کاڵیە ئەگەر هاتوو کۆمەڵە کتێبی زۆر لەسەر خوێندەوە کتێبی دژەکانیشت خوێندەوە هەر لەو بوارە کتێبی خەڵکی ترش خوێندەوە دوای ماوەیە داببڕێ دوایی کە ئەگەڕێیتەوە بۆی سیرەکەی ئاستی تۆ بەسەر ئەو مۆزوعە زۆر بەرز بووەتەوە خۆی ئەوەیە ئەو عیلمە لە ناو مێشکە هەڵیەت وەکو چی وایە ئێستا مریشکێک کڕەکەوێ بەسەر هێلکەکانیەوە بزان 21 ڕۆژمان پێویستە بۆی مریشکێک هێلکەکانی هەڵبێنێت جا ئەم هێلکە 21 ڕۆژی ئەوێ تۆ ئەبێ چی بکەی ئەبێ هێلکەکان کۆپیتەوە بیخێتە ژێر مریشکەکە ماوەی 21 ڕۆژەکەش بۆستی بە دیاری واتە تۆ ئەبێ کتێبەکان بخوێنیتەوە ئەبێ خەریک ببی لەبەرکەی تێ بکەی گوێ بگری لەم و لەو ئەم بەم شێوازە زانیاریەکانی نیە خێتە ژێر مێشکت وەکو مریشکەکە کڕەخەی بەسەریا ماوەیەک لێیدا ئەبڕێی هەتا ئەم شتە ئەگات اینجا دوای ئەوەیە تۆ فکرت بۆیە تۆ ئەم جارە تۆ ڕەخنەگری لە زانات ئەم جارە تۆ لایەنی قووەت و لایەنی زۆفیە بینی بەس لە ئەوەڵەوە وەکو تازەکار زۆر معجەبە بیت و وەعزانی زۆر مهمی و بەس تا ئەو مەرحەلەیە نەڕوە تۆ هەر دەوری شتێک ئەبینی وەکو دەوری تەجیلێک ئەبینی تۆ خۆت کەسێک نیت کە لەو بارە شارەزا بیت